پێشانگای نێودەوڵەتی تەندروستی و جوانکاریە لە سلەیمانی. لەم پێشانگایەدا چەند کۆمپانیا و نەخۆشخانە و سەنتەر و کلینک و تاقیگە و کۆمپانیا گەشت یاریە تەندروستیەکانی ناوخۆی هەرێم و چەند وڵاتێکی دیکە بەشدارن بۆ نمایشکردن و ناساندنی بەرهەم و پێشکەوتنەکانی بواری زانستە پزیشکیەکان. ساڵی 2022 و 2023 ئەتوانم بڵێم زیاترین ژمارەی پێشانگا و کۆنفرانسی پزیشکی لە سەر ئاستی عێراق لە پارێزگای سلێمانی کراوە. دیارە ئەمە بێ لەوەی ئامانجی پێشانگاکان و کۆنفرانسەکان گواستنەوەی زانیاریە لە نێوان کۆمپانیاکان و لە نێوان پزیشکەکان و لە نێوان کارمەندەکان بێ لەوەش جموجۆڵێکی ئابووری گەورە لە پارێزگاکە دروستەکە. 41 شەریکەمان کۆمپانیا کە لە 6 وڵاتەوە بەشدارن لێرەکانی حزوریان هەیە وەکو لە مەجای خستەخانەکاندا خستەخانەی نێودەوڵەتی چەندانە تێدایە وەکو کۆمپانیایەکە ئەجیزەی توبی و کەلوپەلی پزیشکی دروست بەرهەمدێنێت وەکو شەریکاتی گەشت و گوزاری تەندروستی. بەشداربووان بوونی پێشانگای نێودەوڵەتی بە هەنگاوێکی گرنگ دەزانن بۆ ئەوەی بتوانن لەو ڕێگەیەوە پەیوەندیە پزیشکیەکانیان لەگەڵ وڵاتانی جیهاندا فراوانتر بکەن. لە تەرانەوە توین بۆ مرکزەکەی ئێمە چارەسەرکردنی هەم نەزۆکیە هەم بۆ خوێنی ناوپەتک هەیە کەسانێکە وەختێکە منداڵێ بە دنیاتێ ئەو خوێنە هەڵەگرن و بۆ دەرمانی سەرەتان و ئەم شتانە بەکاری هەیە. زیاتر ناساندنی کارەکانە و بابەتی تەندروستیەکە شیکردنەوەی قژەکەیە بۆ ئەو کارانە و باب دواتریش تەندروستیەکەیەتی و بابەتەکان پاسەکرێت لەسەری لێ. کۆکردنەوەی کۆمەڵە نەخۆشخانەیە و کۆمەڵە ئەو سنتەری جوانکاری ئیسفادەیەکی باشیە بێ هەم بۆ ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانەکانەکەن وەکو ناساندنی نەخۆشخانەکە و کوالەتی نەخۆشخانەکە هەم بڕیارە پێشانگای نێودەوڵەتی تەندروستی و جوانکاری ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. ڕۆژانەش لە سەعات 4 عەسرەوە کراوە دەبێت بۆ 10 شەو. هاوکات بڕیارە لەو ماوەیەشدا لەلایەن کۆمپانیا و پزیشکانی بەشداربووشەوە چەندین سیمینار و توێژینەوە لە بواری پێشکەوتنی زانستی پزیشکی و تەندروستیدا پێشکەش بکرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.